بۆمبی ئەتۆمی. بۆمبی ئەتۆمی ئەو چەکە کۆمەڵکوژەیە کە تا ئێستاش لە مێژووی مرۆڤایەتیدا بە بەهێزترین چەک هەژمار دەکرێت. بۆمبەکە سێ جۆری هەیە کە بریتین لە بۆمبی یۆرانۆمی و بۆمبی پلۆتۆنۆمی و بۆمبی هایدرۆجینی. لە سەرەتای نەخشە داڕشتنی جەنگی دووهەمی جیهاندا بیرمەندانی بواری فیزیا سەرقاڵی بەرهەمهێنانی جۆرە مادەیەک بوون کە بەرزترین توانای تەقینەوەی هەبێت. ئەم بیرۆکەیەش سەرەتای بەرهەمهێنانی چەکی ئەتۆم بوو. بۆمبی یۆرانیۆمی. یۆرانیۆم توخمێکی تیشکدەری قورسە کە لە سروشدا بە شێوەی پوختە نییە، بەڵکو لەناو بەردەکاندا بوونی هەیە و دەبێت پوختە بکرێت. چڕیەکەی دەگاتە نزیکەی 318 گرام لە 0.3 مەتر سێجادا، کێشەکەی 1 تەن و نیو دەبێت. پلەی شلبوونەوەی 1132 سیلیزیە و پلەی کوڵانی 3818 سیلیزیە. یۆرانیۆم توانای دەرپەڕاندنی وزەیەکی زۆری هەیە کە بە سووتانی 1 کیلۆگرام لەو توخمە وزەیەک بەرهەم دەهێنێت، هاوتایە لەگەڵ ئەو وزەیەی کە لە سووتانی 3 ملیۆن کیلۆگرام خەڵوز دەست دەکەوێت. مێژووی وزەی ئەتۆمی. بۆ یەکەمین جار لە ساڵی 1930 پرۆفیسۆرێکی ئەڵمانی بەناوی هانس بتە دوای چەندین لێکۆڵینەوە لە سەرتوانای تیشک و تیشکدانەوەی ناوەکی یەکەمین هەنگاوی بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی پێشکەش بە دەوڵەتەکەی خۆی کرد کە دواتر بوو بە هێزێکی سەرەکی لە جەنگی دووهەمی جیهانیدا. دواتر ئەلبێرت ئەنشتاینی بیرمەندی ئەڵمانی کە لە ساڵی 1933دا بۆ خۆڕزگارکردن لە دەست حکومەتی نازی ئەڵمانیا بارەو ئەمریکا هەڵات، وزەی ئەتۆمی بە هاوکێشەی MC2 یەکسانە بە ئی بەرهەمهێنا. ئەو هاوکێشەیەش بریتی بوو لە وزە و مادە و خێرایی و تیشک. سەرنجام ئەم چەکە بە جۆرێک پەرەیسەند کە بۆ یەکەمین جار ئەمریکا لە جەنگی دووهەمی جیهانیدا لە هەردوو شاری هێرۆشیمە و ناکازاکی لە ژاپۆن بەکاری هێنا. پرۆژەی مانهاتن. پرۆژەی مانهاتن مێژوویەکی ڕەشی هەیە لە مێژووی ئەمریکادا کە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە جێبەجێکرا، بە شێوەیەک کە سەرەتا لە شێوەی دەرمان دروست کراو لە نەخۆشخانەکانی شیکاگۆ لەسەر 11 نەخۆش تاقی دەکرایەوە و بە دەرزی دەدرا لە نەخۆشەکان بەبێ ئاگاداری خۆیان کە تا سەر ئێسقان توانەوە. پزیشکەکان ئەنجامەکانیان پێچاوەڕوان نەکراو بوو، دواتر لەسەر دیلە نازیەکان تاقی کرایەوە و دواتریش لە ناوچەی پەنجاویەک پەرەی پێدرا. لە کۆی 67,000 بۆمب ئەمریکا توانی تەنها 8,500 بۆمبی سەرکەوتوو دروست بکات. شێوەکانی یۆرانیۆم. یۆرانیۆم سێ شێوەی هەیە لە سروشدا کە لە ژماری پرۆتۆنی یەکسانن، تەنیا لە ژماری نیوترۆن جیاوازیان هەیە. یۆرانیۆمی 234 کە بە سوکترین دادەنرێت و 92 پرۆتۆن و 142 نیوترۆنی تێدایە. شێوەی دووەمی یۆرانیۆم 235 کە 92 پرۆتۆن و 143 نیوترۆنی تێدایە. شێوەی سێم یۆرانیۆمی 238 کە 92 پرۆتۆن و 146 نیوترۆنی تێدایە. یۆرانیۆم لە سروشدا. ڕێژەی هەبوونی یۆرانیۆم لە سروشدا جیاوازە کە یۆرانیۆمی 238 ڕێژەی لە 99.2 هەیە، هاوکات بە یۆرانیۆمی دامرکا و ئارام یاخود کپکرا و دادەنرێت. ئەم جۆرە لە یۆرانیۆم بۆ ڕووپۆشکردنی کەشتی و فڕۆکەکان بەکاردەهێنرێت. یۆرانیۆمی 235 بە ڕێژەی لە 0.71 لە سروشدابوونی هەیە و بە یۆرانیۆمی تیشک دەرناسراوە کە تەنها ئەو جۆرەیان بۆ دروستکردنی بۆمب بەکاردێت. یۆرانیۆمی 234 بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە و بۆ کاری پیشەسازی و بواری کشتوکاڵی بەکاردێت. وڵاتانی ئەتۆم. تا ئێستا ئەو وڵاتانەی کە بە شێوەیەکی فەرمی حکومەتەکانیان دانیان ناوە بە دروستکردنی ئەو بەرهەمە 9 وڵاتن کە بریتین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕووسیا و فەڕەنسا و شانشینی یەکگرتووی بەریتانیا و چین و هیندستان و پاکستان و ئیسرائیل و کۆریای باکوور. 5 لەو وڵاتانە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین. بە گوێرەی زانیاریەکانی جیهان، ئێرانیش ئێستا لە حاڵەتی پیتاندندایە. پەیمان نامە ئەتۆمیەکان. 2 پەیمان نامە لەو بارەیەوە واژۆ کراوە کە 180 وڵات بەشداریان تێدا کردووە، ئەوانیش پەیمان نامەی NPT و CTBTن. بەڵام لەو کاتەوە 200 تاقیکردنەوەی ئەتۆمی لە ناو زەریا و ژێرزەویدا ئەنجام دراوە. چۆنێتی کارلێکی زنجیرەیی بۆمبەکە.
بۆمبی یۆرانیۆم بە ناوکە دووکەرتبوون وزەیەکی زۆر دەردەپەڕێنێ بە شێوەیەک نیوترۆنێک ئاڕاستەی یۆرانیۆمێکی 235 دەکرێت لەبەر ئەوەی کە ئەویش 143 نیوترۆنی هەیە لەو کاتەدا 2 یاخود 3 نیوترۆن دەردەچن و بەر 2 یاخود 3 گەردیلەی تر دەکەون و ئەوانەی تریش بەر گەردیلەی دیکە دەکەون بەو شێوەیە کارلێکی زنجیرەی بەردەوام دەبێت و لە بەرکەوتنی هەر نیوترۆنێک 200 مێگاڤۆڵت وزە دەردەچێت واتە 200 ملیۆن ڤۆڵت کە ئەمەش وزەیەکی بێشومارە. چۆنەتی تەقاندنی بۆمبەکە بۆمبەکە شێوەیەکی لاکێشەیی هەیە و لاسەری بۆمبەکە کڵاوەی یۆرانیۆم جێگیر کراوە لە ناو کڵاوەی یۆرانیۆمەکەشدا خونێکی تێدایە واتە بۆشاییەکەیە لە بەشی دواوەی بۆمبەکەدا پارچەیەکی تری یۆرانیۆم هەیە کە بە دڵی بۆمب ناسراوە کاتێک فڕۆکەکە بۆمبەکە دەخاتە خوارەوە ئەو پارچەی دواوە واتە دڵی بۆمبەکە بەهۆی ئیسپرینگێکەوە بە خێرایی ئاراستەی پێشەوە دەکرێت و دەچێتە ناو ئەو کونەی لە بەشی پێشەوەدایە و کڵاوە ئەتۆمیەکە دەتەقێتەوە.